گفتگۆکەم لەسەر چالاکێکی زۆر تایبەت و ناوازە کە توانیوێتی بەشێک لە هونەرمەندان و موسییانان و دەنگبێژانی هەر چوارپارچەی کوردستان کۆبکاتەوە لە باکووری کوردستان و لە نێو شاری ئامەدی ئازاد. دیارە ماڵی موزیکێکێکە لەو سەنتەرانەی کە بە بەردەوامی چەندین کاری هونەری زۆر تایبەتی تایە بە ئەنجامەگەێنرێت. زۆر بەڕێز مستەفا عەباس کە بەڕێزیان موزیسیانن بە بیرۆکێکی جیاوازترەوە وەکۆکردنەوەی بەشێک لە موزیسیانانی چوارپارچەی کوردستان و بەشێک لە دەنگبێژان و گۆرانی بێژان توانیوێتی کە چەندین پرۆژەی تایبەت لە نێو ئامەدا بە ئەنجامگەێنن. کاک مستەفا عەباس ئەمێوارەیە میوانی ستۆدیۆ کورسات مەگەزینە. کاک مستەفا سڵاو لێبێم کاتت باش. سڵاو لە ئێوەش لە بینەری عەزیز. زۆر سپاس بۆ تۆ. زۆر کاتێ بۆ بە ئەنجامگەیاندنی کارێکی هونەری کۆکردنەوەی بەشێک لە هونەرمەندان ئەگەر لە یەک شاری شابن قورسە چۆن توانیت بەشێک لە هونەرمەندان و دەنگبێژان و موسییانانی هەر چوارپارچەی کوردستان کە هەر یەکەشیان خەڵکی شارێکی جیاوازن کۆ بکەیتەوە؟ بەڕاستی کارەکە ئاسان نەبوو، بەڵام خۆشبەختانە ئێمە لە ماڵی موزیک وەکو ئۆرکسترایەکمان هەیە کە ئەندامەکانی لە هەمویان لە خەڵکی شارە جیاوازەکانی باشووری کوردستانە و هەروەها ما میوزیک سنتەر کە لە شاری ئامەد لەوێ مجموعەیەک لە موزیسیان و لە دەنگبێژانی هەم لە ڕۆژهەڵاتەوە و هەم لە ڕۆژئاوا لەوێ بەردەوام ئیشەکەن. بیرۆکەکە ئەو بوو بەڕاستی کە چەند کۆنسێرتێک بکرێت. ئەوە بوو کە یەکەم کۆنسێرت کە لە شاری ئامەدمان کردووە لە باشووری کوردستان لە باکووری کوردستان ببوورە. ئەوە بوو کە نزیککردنەوەی ئەم گەنجانە موزیسیانەکان هەم کرمانجەکان کە ئاشنا ببن لەگەڵ موزیکی سۆرانی و هەورامی و بێ پێچەوانش عینەن هەمان شتە موزیسیانەکانی خۆمان لە باشووری کوردستان ئاشنا ببن لەگەڵ موزیکی کوردی لە باکوور و هەر چوارپارچەی کوردستان. تێکەڵکردنی تەواوی ئەم زاراوە کوردیانە پێکەوە ئەمە تا چەند گرنگ و ئامانجی ئێوە بوو؟ وەکو باسم کرد زۆر گرنگە بوو لە ئێمە بەتابەت لە هەم لە وەکو ماڵی موزیک لە سلێمانی ئێمە زیاتر کارەکەین لەسەر ئەو نەوع کارانە و هەم ماموزیک کە لە شاری ئامەد ئەوانش بە هەمان شێوەیە. کۆنتاکتەکەتان چۆن دروست کرد بوو پێشتر؟ من ئاوەڵزاوەیەکم هەیە کە خۆی بە ئەسڵ خەڵکی شاری سنە بۆ ماوەی تقریباً 7 ساڵ لە باشوور لەوێ شتەجێ بووە. هەندێک جار خزمەتی ئەم سوودانەشی هەیە. بەڵێ ئیتر ئەو فکرەکە ئەو بوو کە بەیەکەوە کار بکەین هەم ماڵی موزیک و هەم ماموزیک. بالفعل مانگی ئازاری ئەم ساڵە مانگی سێ جەماعەتی ماموزیک هاتن بۆ شاری سلێمانی و گفتوگۆ کراوە و ئەوە بوو کە ڕێکەوتین کە چەند کۆنسێرتێک ئەنجام بین هەم لە باشووری کوردستان هەم لە باکووری کوردستان. تەرحەکەی ئەوان بوو کە یەکەم جار با لە ئامەد بکرێت و دواتر لە چەند شارێکی تر لە شارەکانی کوردستان و ببرێتە دەرەوەی کوردستانش. پرۆژەکان زۆر بابەتی لە خۆگەر و توانیوتانە لە ماوەی ئەم ماوەیە بڵین ئەو کاتێک کە لە شاری ئامەد بوون لە باکوور کۆمەڵێک کاری هونەری بە ئەنجامگەن لەوانە 2 کۆنسێرت و هەروەها 3 ڤیدیۆ کلیپیشتان بە ئەنجامگەیاندووە. سروشتەکەی ئەوە تایبەت و جوانە 3 ڤیدیۆ کلیپی لێ بکرێت بێگومانە ئەمیش ئاماژەی پێکەن کە باکوور سروشتێکی جوانی هەیە. بەتایبەت شاری ئامەد بەداخەوە ئێمە کە چوون وەرزی گەرما بوو شاری ئامەد زۆر شارێکی زۆر جوانە سەوزە تایبەتمەندیەکی نازانم تایبەتمەندیەکی هەیە بەڵام بەداخەوە یەک کەشوهەوای دیاربەکرە بایتیانی وەکو شاری سلێمانی یعنی خۆزگا یەک تۆز بای سلێمانی لە شاری ئامەد بووە جەوەکە زۆر خۆش و فێنک بووە. بەڵام مۆزوعی کلیپەکە ئەو سێ کلیپەکە کردمان لە دەرەوەی شاری ئامەد لە شارژکەی فەرقێ لە شوێنێکە کە قەڵایەکی کۆنە قەڵایەکی دانێک لە میرەکان میری کوردەکان کە لەوێ بوون شوێنێکی زۆر سەوز و زۆر جوانە. توانیمان ئێمە لە لێک لۆکیشن بە 3 دایرەکشنی جیاواز 3 کلیپەکە بکەین
زۆر خۆش بوو بەڕاستی ئەوەی کە من لە بەشێک لە بڵین ئەو ڤیدیوانی کە بۆ مۆبایل گیرابوو بینیم کەشێکی زۆر کوردەواری جلوبەرکی کوردی بەشێک لەو ئامێرانی کە زۆرینە یاخود بڵم ئەو ئامێرانی کە بەکاراتون بۆ ڤیدیۆ کلیپەکە زۆرینیان ئەو ئامێرانن کە تایبەتن بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڤیدیۆ کلیپەکان چۆن بوون و پێشتر لەکوێ تۆمار کرابوون کێ گۆرانیەکان ئەڵێ ئەم سێ گۆرانیە کە هەر کە سێ مادەبوون کە پێشکەشمان کردو ناو کۆنسێرتەکەش سێ مادەمان هەڵبژاندەوە کە ڕیکۆرد بکرێت دانێکیان بە زاراوەی سۆرانی و هەورامیە و دوانەکەی تر بە زاراوەی کرمانجی نیوەی کارەکان لێرە ریکۆرد کراوە لە شار سلێمانی لە ستۆدیۆی ماڵی موزیک و نیوەکەی تر لە ستۆدیۆی ماموزیک لە ئامەد بیرۆکەکەی ئێمەش حتا لە کۆنسەرتە ئەگەر ڕسمەکان و بینی کە ژەنیارە ئامێری ڕۆژهەڵاتیەکان هەمویان بەجلی کوردی لەگەڵ گۆرانی بێژەکان و دەنگبێژەکان و کۆڕاڵەکەش بە کوڕ و کچ هەمویان بەجلی کوردی و ژەنیاری ئامێرە ژێداریەکان بە ژلی فەرمی ئۆرکسترا بوو لە کلیپەکەش بە هەمان شێوە گۆرانی بێژ لەگەڵ کۆرس لەگەڵ ژەنیاری ئامێرە ڕۆژهەڵاتیەکان هەمان شت بە جلی کوردی ڕەنگاوڕەنگ و جوان و ئۆرکسترا کە هەر بە جلی فەرمی ئۆرکسترا بوو. ئەو سێ ڤیدیۆ کلیپە کەی بڵاوە کرێتەوە چۆن بڵاو بێتەوە؟ ئێستا جەماعەتی ماموزیک لە ئامەد سەرقاڵی کاری ئێدیتینگ و مۆنتاژە ئینشاڵڵا بەم نزیکانە بڵاوە بێتەوە و ئینشاڵڵا بە دڵی بینەر بێت. بەو هیوام بەسێک لە 6 کاتژمێروانەوتنەوە ماسە کلاس بکەین ئەمایان تایبەت بوو بەچی کێوانەکانی ئەوتەوە کە بوون ئەوانەی کە لەوێ وەکو خوێندکار و وەکو فەرخواز بوون بۆ ئەوی سوود لە بەشێک لە ئەزمونەکانی ئێوە وەکو موزیسیان وەربگرن. طبعا ئەم وەرکشۆپە کە کرا یەکەمدانێکە بەڕاستی گرنگ بوو بۆ ژەنیارەکانی ئێمە و ژەنیارەکانی شاری ئامەد لەلایەن مامۆستا بروسک زەنگەنە تایبەتە بە ئامێرە ژێداریەکان ڤایۆلین و ڤیۆلە و چۆلۆ و کۆنتڕباس بۆ ژەنیارەکانی خۆمان و هەروەها چەند خوێندکارێک بەشداری کردووە لە ئەوی جەماعەتی ئامەد هەرچەند لە شاری ئامەد کێشەکەیان ئەوە بوو کە ژەنیاری ئامێری ژێدارەکان زۆر کەمن لەبەر ئەوە ئەو گروپە کە چوو لە ئێمە کە ڕۆشتین لە سلێمانی ڕۆشتین بۆ ئامەد زۆربەیان بەس ژێداریەکان بوون. مامۆستا بروسک ئەو وەرکشۆپە یان ماستەر کلاس با بڵێن ئەوە باشترە هینی بۆ ژەنیارەکانی خۆمان پێشکەشی کردەوە و هەروەها ماستەر کلاسێکی بچووک بۆ کۆنداکتینگ بۆ جەماعەتی سنتەری ماموزیک خۆم وتومە و هەروەها گفتوگۆ و ڕێگۆڕین و باسکردن لەسەر مەقاماتی کوردی کە لە ناوچەی باشوور و لە ناوچەی باکوور جیاوازیەکان چی بوو و ئەو شتانە کە هاوبەشن لە ڕێی مەقام و لە ڕێی ڕتمەوە لە ڕێی ستایل ئەوە بوو باسمان کردو هەم بۆ خوێندکارانی ماموزیک و بە پێچەوانە هەر جەماعەتی ماموزیک باسی موسیقا و ناوچەی باکوور بۆ جەماعەتی خۆمان لای منەوە زۆر وەکو باسم کرد لە سەرەتای بەرنامەکە ئەم گۆڕینی بیرۆکە و ئاڵوگۆڕکردنە بێگومان زانیاری زۆر گرینگە چونکە واکات ئەم شتانەوە ئەکات کە دیسان گەنجی کورد بتوانن بەیەکەوە کار بکەن بە هیچ کێشەوە بالفعل یعنی ئێمە ئەم جەماعەتەکە ڕۆشن کەس کرمانجی نەیزانن نەیانزانیوە بە کرمانجی قسە بکەن و هەروەها جەماعەتی باکوور ئەوان سۆرانی نازانن بەڵام
لە دوای سێ ڕۆژ ئەیبینیت جەماعەت هەمویان بەیەکەوە قساکەن ئەوە جەماعەتی خۆمان فێری کرمانجی بوون و ئەوانش فێری سۆرانی بوون ئەمەنی ئەم نزیک بوونەوەی کولتور و زمانی زارا و ببز بوو بەرە زاراوەی کوردی جیاواز بەیەکەوە تێکەڵبوونی ئەم گەنجانە بەڕای من زۆر گرنگە. کاردانەوە چۆن بوو؟ کاردانەوەی بینەر بۆ کۆنسەرتەکان کاتی تۆمارکردنی ڤیدیۆ کلیپەکان؟ کۆنسەرتەکە 2 ڕۆژ بوو بەڕاستی یەکەم جار خۆی موعدی کۆنسەرتەکە دواخرا بە بۆنەی کێشەی ڤیزەکە بوو ڤیزەی ئێمەیانی بۆ ڕۆشتن بۆ قەرار بوو کۆنسەرتەکە ڕۆژی 6 و 7 مانگ بکرێت بەڵام ئێمە ڕۆژی 5 مانگ ڤیزەکە وەرمانگرت لەبەرەوە کۆنسەرتەکە دوهامان خست بۆ 10 و 11 من بە بۆچوونی من تەسەوەرم کرد ینی چونکە کۆنسەرتەکە دواخرا وتم لەوانێ جمهورەکە نەیەن بەڵام بێچەوانە بوو بە پێچەوانە بوو جمهور زۆر بوو دەرفێت بێ بۆ بەشێک لەو کەسانی کە نەیانزانیوە لەو ماوەیەوان ئاگادارکرابێتنەوە بەڵام خۆی مشکلەکە ئەوە بوو ئێمە ئەو کاتە کە ڕۆشتین بۆچی ینی کە دیاریمان کرد 6 و 7 مانگ چونکە کۆتایی وەرزی خوێندن و ئەمانە زۆربەی تەلەبەکان و خوێندکەران ئەچنەوە بۆ شارەکانی تر ئەوەی کە لە ئاماد ئەخوێنن لەبەرەوە ترساوین کە موعدی کۆنسەرتەکە دوامان خست ترساوین بەڕاستی بەڵام بەعکسەوە هەردوو ڕۆژەکە پڕ بوو بنسبەت بە کۆنسەرتەکە بنسبەت بۆ کلیپەکە کە چوون بۆ ئەو شارۆچکەی فەرقێ بەڕاستی هەستێکی زۆر خۆش بوو چونکە هەموو خەڵکی شارۆچکەکە هەمویان هاتوون زانیان کە گروپەکە لە هەر چوار پارچەی کوردستان هاتوون بوو بە چۆن بڵێم وەکو شەڕێک لە بینی خۆیان ئەمە ئەڵێ ئەمان میوانی منن ئەوڵێ میوانی منن ئەوڵێ وەرە لای منەوە هەستێکی زۆر جوان لە ئەخێرە هەمومان کۆبینەوە لە شوێنێکە هەم خواردنەکە بەیەکەوە بوو هەم گفتوگۆ بوو لەسەر مێژووی ئەم شارۆچکەیە و شتێکی زۆر جوان بوو یان بەڕای من سوودێکی زۆر بوو بۆ گەنجەکانی خۆمان بەتە وەکو موسیانان و وەکو ماڵی مۆزیکیش کارەکەن بۆ ئەوەی کە ئەم کۆنسەرتە وە ئەم گروپە جوانەی کە پێک و بە هاوبەشی کارتان کردووە بەشێک لەو چالاکیانە دووبارە بەرنە ڕۆژهەڵات بهێنە باشوور یاخود ببنە ڕۆژئاوا چونکە تەواوی ئەو موسیانانی کە لەگەڵتان بەشێک لە شارشکەکانی کوردستانی گەورە پێکێنن بێگومان ئێمە سەر لە قۆناغی گفتوگۆ لەسەر ئەوەیە کە هەم کۆنسەرتەکە بهێنینە باشوور لە سلێمانی و هەوڵین لە هەولێر یان لە شارێکی تر لە دهۆکە یان لە کەرکووکە ئەنجام بین ئەم کۆنسەرتە و هەروەها بۆ شارەکانی تری کوردستان و دەرەوەی کوردستان ئینشاڵڵا. سپاس بۆ مامۆستا مستەفا عەباس موزیسیان بۆ هیوایم بەردەوام من و کاری جوانتر و باشتر بکەن. سپاس بۆ